وەزارەتی کاروباری ستراتیژی ئیسرائیل ئەو وەزارەتە نهێنیەی لە ترسی بزوتنەوەی بایکۆتی ئیسرائیل دروست بوو. ناساندنی وەزارەتی کاروباری ستراتیژی وەزارەتی کاروباری ستراتیژی ئیسرائیل لە ساڵی 2006دا تەنها ساڵێک پاش دامەزراندنی بزوتنەوەی بایکۆتی ئیسرائیل دامەزرا. زۆرینەی کارمەندانی وەزارەتەکە کارمەندی پێشووی دەستگای سیخوڕی ئیسرائیلن و هەیکەلی وەزارەتەکە بە تەواوی نهێنیە. هەروەها تاوەکو ئێستاش نازانرێت بودجە زەبەلاحەکەی چەندە. ئەرکی وەزارەتی کاروباری ستراتیژی چییە؟ کار لەسەر چەند مەلەفێکی دیاریکراو دەکات کە سەرێکی ترینیان مەلەفی بایکۆتی دژ بە ئیسرائیل و مەلەفی ئەتۆمی ئێرانە. ئەماش گرنگی بایکۆت و ترسی ئیسرائیل لە بایکۆت ئاشکرا دەکات. سروشتی ئەرکی وەزارەتەکە لە سەرەتادا بەرگری بوو دژی بزوتنەوەی بایکۆت و هەوڵی دەدا چالەکیەکانی بزوتنەوەکە بەرپەرج بداتەوە. بەڵام لە تشرینی دووەمی ساڵی 2015ەوە سەردەمێکی نوێ لە مێژووی وەزارەتدا دەستی پێکرد و وەزارەت بودجەیەکی خەیاڵی وەرگرت کە بڕەکەی 50 ملیۆن دۆلار بوو بۆ بەرەنگاربوونەوەی بایکۆت و گۆڕینی گوتاری ئیسرائیل لە هەڵوێستی بەرگریەوە بۆ هەڵوێستی هێرشبەری. بەمەش توانی وشەی تیرۆر و دژە سامی بسەپێنێت بەسەر هەر کەس و ڕێکخراوێکدا کە دژی ئیسرائیل لێدوان یان چالاکی ئەنجام بدات. ئامانجیشی بوو تا ساڵی 2025 وێنەی جیهانی ئیسرائیل بەهێز بکات و هیچ پرسیارێک لەسەر مافیبوونی ئیسرائیل نەخرێتە ڕوو. پەیوەندی وەزارەتەکە چییە بە جەنگی نەرمەوە؟ ئەگەر ورد بینەوە بۆمان ڕوون دەبێتەوە کاری وەزارەتەکە جەنگێکی نەرمە دژی بزوتنەوەی بایکۆت بە ناشرینکردن و دروستکردنی تۆمەت بۆ بزوتنەوەی بایکۆت و کەسایەتی دیارەکانی بزوتنەوەکە. هاوکات جێکردنەوەی ئیسرائیلە لە دڵی جیهاندا و دروستکردنی وێنەیەکی نەرمونیانە بووی. لەگەڵ گەورەکردنی ئەو کۆمپانیا و بڕاندانی پشتگیری ئیسرائیل دەکەن لە جیهاندا بە وڵاتانی موسڵمانیشەوە. ڕەواجپێدان و ڕیکلامی گەورە و نرخی زۆر بەمانایەکی تر دروستکردنی چەکی بکوژ لە دژی دوژمنەکەت بە پارەی گیرفانی خودی دوژمنەکەت. دەشتوانین بڵین لە جەنگی گەورەکردنی کۆمپانیەکاندا سەرکەوتوو بوون و سفرە و خوانی موسڵمانانیش بازارێکی گەرمی ئەم جەنگە نەرمەیە. بزوتنەوەی بایکۆت چییە؟ بزوتنەوەی بایکۆتی ئیسرائیل BDS لە بەرواری 9 تەمووزی ساڵی 2005دا لەلایەن کۆمەڵێک چالاکوانی زۆرینە فەڵەستینیەوە دامەزرا. ئامانجی بزوتنەوەکە بایکۆتی کاڵا و کەسایەتی و ڕێکخراوە و هەموو بابەتێکی پەیوەندیدارە بە ئیسرائیلەوە. هاوکات ئامانجی فشارخستنە سەر دەوڵەتەکانە بۆ وەستاندنی وەبەرهێنان لە ئیسرائیلدا و سزادانیەتی بەرامبەر ئەو زوڵمەی لە فەڵەستینیەکانی دەکات بە پێی یاسانێ و دەوڵەتیەکان لە پێناو بەدەستێنانی ئازادی و دادپەروەری و سربەخۆیی بۆ گەلی فەڵەستین. ئایا بزوتنەوەی بایکۆت سەرکەوتوو بوو؟ بزوتنەوەی BDS لە سەرەتادا سەرکەوتوو بوو لە گۆشەگیرکردنی ڕژێمی ئیسرائیل لە ڕووی ئەکادیمی، کلتوری و سیاسی و تا ڕادەیەکیش لە ڕووی ئابووریەوە. تا ئەو ڕادەی ڕژێمی زایۆنی ئەو بزوتنەوەیە بە یەکێک لە گەورەترین هەڕەشە ستراتیژیەکانی خۆی دەزانێت. بەڵام ئەم بزوتنەوەیە لە گەیشتن بە ئامانجی سەرەکی خۆی کە کۆتایی هێنانە بە داگیرکاریەکانی ئیسرائیل بۆ سەر فەڵەستینیەکان سەرکەوتنی بەرچاوی بەدەستنەهێناوە و کاری زۆری ماوە. دیارترین سەرکەوتنەکانی بزوتنەوەی BDS بزوتنەوەی بایکۆتی فراڕەهەندی ئیسرائیل دەگرێتەوە و لەسەر جەمبوارەکاندا بە شێوەی ڕێژەی سەرکەوتنی بەدەستێناوە. لەوانە بایکۆتی ئەکادیمی، کشانەوەی بەشداربووان لە هەندێک لە کۆنفرانسەکاندا با تۆمەتی تێوەگلانی ئامانجی کۆنفرانسەکان بە مەرامەکانی ئیسرائیل، ئەمەش بووەتە هۆی شکستی هەندێک لە کۆنفرانسەکان. بایکۆتی ئابووری بووەتە هۆی دابەزینی وەبەرهێنانی ڕاستەخۆی بیانی لە ئیسرائیل، بە تایبەت دوای کشانەوەی کۆمپانیەکانی ڤیۆلیای فەڕەنسی کە زیانی 20 میلیارد دۆلاری لە ئیسرائیلدا. بایکۆتی مەدەنی بۆتە هۆی بایکۆتکردنی بەرەمەکانی ئەو کۆمپانیانە کە هاوکاری ئیسرائیل دەکەن. ئەمەش کاریگەری لەسەر فرۆشتنی ئەو کۆمپانیایانە هەبووە بە درێژایی ساڵانی کارکردن و بە تایبەت دوای تۆفانی ئەقسا. دیارترین ئەو کۆمپانیانەی بەر شاڵایی بایکۆت کەوتن ئەمانن: ماکدۆناڵدس، کۆکاکۆلا، پێپسی، ستاربەکس، نەستەلا، KFC، زارا، لۆریال کە تووشی زیانی ئەکجار گەورە بوون. بەنمونە ستاربەکس زیانی 11 میلیارد دۆلاری لێکەوتەوە تەنها لە یەک ساڵدا. بایکۆتی ڕۆشنبیری
بۆتە هۆی هەڵۆشانەوەی کۆنسێرتەکانی میوزیک ژەنان و هونەرمەندان لە ئیسرائیل. ئەمەش کاریگەری لەسەر چالاکیە کلتوریەکان لە ئیسرائیل هەبووە. ئاودەنگی خوێندکاران بەشداری کردووە لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خوێندکاران بەرامبەر تاوانەکانی ئیسرائیل. ئایا بایکۆتی ئیسرائیل بزوتنەوەیەکی نوێیە؟ بەپێی ئەو شیکاریەی باسکرا بۆمان ڕوون دەبێتەوە بایکۆت بزوتنەوەیکی کۆنترە لە تۆفانی ئەقسا و کاریگەریەکەشی زیاترە لەوەی ئێمە بیرمان بۆی چووە. ئیسرائیل بەڕادەیەک لە بایکۆتی قەوارەکەی دەترسێت کە وەزارەتێکی نیمچە هەواڵگری و سێخوڕی دژی دروست کردووە. بۆیە پێویستە لەسەر هەموو موسڵمانان و هەر خاوەن وجدانێکی زیندوو درێژە بە بزوتنەوەی بایکۆتی ئیسرائیل بدەن، تەنانەت دوای تۆفانی ئەقساش. ئێستاش باشترین دەرفەتە بۆ بەجیانیکردنی بزوتنەوەی بایکۆتی ئیسرائیل. ئایا بایکۆتی دەوڵەتی زایۆنی ئەرکێکی ئاینیە؟ بێگومان بەڵێ. زانایانی کۆن و نوێی شەریعەتی ئیسلامی بە پشتبەستن بە دەقەکانی قورئان و سوننەت کڕین و فرۆشتنی ئەو شتانەی دەبنەهۆی بەهێزبوونی لایەنی ئابووری و سەربازی دوژمنان بە حەرام دانراوە، بە تایبەت لە کاتی جەنگدا. لە زانایانی هاوچەرخیش بەڕێز دکتۆر عەلی قەرەداخی دەڵێت بایکۆتکردنی هەموو کاڵایەکی ئیسرائیلی بە شێوەیەکی ڕەها بەبێ جیاوازی لە نێوان کاڵای بچووک و گەورەدا واجبە. تۆش بەردەوامی لە بایکۆت بەنیازیت هۆشیاری لەم بارەیەوە بڵاو بکەیتەوە؟